سڵاوتان لەبێتەوەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامێکی دیگەی ڕێگا بەوەی ئەزیز شادەبمەوە خۆتان دەزان هەمیشە لە بەرنامی ڕێگادا ڕێگە جیاوازەکان دەبینین و باز لا کۆمەڵێک بابەتی گرنگ دەکەین بەتایبەت لە پارێزگای هەڵەبجە میوانی ئەم جارەی بەرنامەکەم مامۆستا سۆران مەجیدە مامۆستاگەن زۆر بەخێر بێت تەندروستیتان چۆنە؟ سپاسەکەم سپاس بۆ ڕادیۆ جوانەکەی شارە زوور یخوا سەلامەت بیجە مامۆستا مشکلە میوانەکان ئەوەیە هەموو جارێکمان تۆزێک دەنگتان بەرزکەن و بۆی دەنگمان باش بڕات سەلامەت بێ ئەمڕۆ باز لە فێرگەی تۆپیپی ئاسۆەکەین پێم خۆشە زانیاریەکان هەموو وەرگین لەسەر ئەو فێرگەی و کار و چالاکیەکانی ئێوە سەرتا پێم خۆشە بپرسم قوتابخانەی تۆپیپی ئاسۆ ساڵی چەند دامزراوە و کێ دایمزراند و کێ بەڕێوەی ئێبات و دامی ئێوە ئاکات سەردا دووبارە دەستان خۆش بێ سپاس بۆ ڕادیۆ جوانەکەی شارە سوور بۆ بیسەران و بینەران قوتابخانەی تۆپیپی ئاسۆ ساڵی 2009 وەکو یەکەم قوتابخانە لە هەموو کوردستان مۆڵەتی فەرمی وەرگرتووە لە سەردەستی چەند کەسایەتێکی وەرچی ئەم شارە دامەزراوە جێی خۆیەتی لێرەوە دەستخۆشیان لێ بکەین کە بناغێکی جوانیان داناوە بۆ قوتابخانەیەکێک لەوانە مامۆستا لەتیف ئەمین خوادێ مامۆستا سامانی سۆ و کاک عادڵ خالیدە بەڕاستی دەستیان خۆش بێ و نمونیان زۆر بێ و بناغێکی جوانیان داناوە تا ئێستا بەردەوامە قوتابخانەی تۆپی ئاسۆ لە ڕۆژی دەست بەکاربوونی و دامەزرانی و بەڕێز کاگاسوی حاجی محەممەد بامۆچی دەعم و پاڵپشتی دارایەکات وەکو سەرۆکی فەخی قوتابخانەکەیشە لێرەوە جێ خۆیەتی ڕێز و سپاسێکی تایبەتی بکەین بەڕاستی لە 2009 تا ئێستا هەرچی تێچوویەتی هەرچی پێداویستی ئەم قوتابخانەیە بێکەم و کوڕی بە زیادەوە دابینی کردو ئەبێ ئاماژش بۆ بکەین کە یەکەم قوتابخانەیە لەسەر ئاستی هەرم و هەرێمی کوردستان کە پارە لە فێرخواز وەرناگیرێت ئەو شکڕێتەوە بۆ گەورەی کاگاسۆ دووبارە ئێمە ساڵی دامەزراندنەکەی لە 2009 تا ئێستا چەند کەسایەتێک هاتووە ڕۆشتووە لەوێ چەند کەساتێکی زۆر بەڕێز وەکو ڕایەنەرۆک و ڕێبەرۆبەرۆکو ئیدارە دەستخۆشی لە هەمویانەکەین هەمویان ئەکادیمی و باش بوون لە ئێستادا قوتابخانەکەمان هەیکلێکی هەیە ئیدارەمان هەیە من بەڕێبەری قوتابخانەکەم بەڕێز کاگنوێنەر ئەنوەر کارگێڕی قوتابخانەکەی ژمێریاری قوتابخانەکەی پێگاتوین لە 5 ڕاهێنەری ئاسە تەمەنیەکانیش پێ شۆڕبێتەوە دوایی باز لە ئاسە تەمەنیەکانی شەکەین زۆر باشە سەرکەوتو بن بەڕاستی گرنگە بۆ هەڵەبجە بە تایبەت و بۆ کوردستان بەگشتی کە فێرگێکی بەم شێوازە هەیە خوێندکار پێ ئەگەێنێت منداڵان ئێوە لە چ تەمەنێک وەریان ئەگرن ئاستەکان دابش کراوە لە قوتابخانەکەی ئێوەیان تەنیا هەمان بە یەکەوە ڕاهێنانەکە مناڵ وەرگتن لای ئەمە بە ئاسە بڵێ هەموو ئاستەکان جاکراونەتەوە چکە هەر مدەڕیبێک و ئاستێکی خۆی هەیە بەڕاستی ناشمانەوێت ئێمە بەرنامە پرۆگرامێکمانەیە هەر لە ساڵی 2009 کە دەست بۆ بەرنامە پرۆگرامیشی هەیە قوتابخانەمان کە هەموو قۆناغێک بۆمان هەیە 20 بۆ 25 منداڵ وەربگرین زۆرەکەی 25 چکە ئێمە یەک ڕاهێنەری هەیە ڕاهێنەر توانە و تەحملەوەیە 20 مناڵ وەرگێ لە خۆی لە ئێستادا 4 قۆناغمان هەیە و مانگی 6 دەیکەین بە 5 شەڵە قۆناغەکانمان ئاستی 2011ەیە ئەمە بەڕێزمان ساڵمەت ڕاهێنەری ئەم قۆناغەیە 2012کانمان کاک ڕێباز ڕاهێنەریانە 2013 چواردەمان کاپتن شوعیبە 15 شانزەکەمان مامۆستا ئارامە لە ئێستادا ئەو 4 قۆناغەمانە بەڵام پلانمان هەیە لە ئیشەڵا لە دوای مەکتەبە و قۆناغی 7-8 بکەینەوە ئینشەڵا لەشتان ساخ بێت گرنگە بەڕاستی بەم شێوازە ئێوە کارەکانتان بە پێی پلانی خۆتان داڕژن بەرنامی مەشقەکانتان چۆن داڕژن پەیڕێوی سیستەمی جیهانی ئەکەن یاخود بۆ خۆتان بەرنامەکان و مەشقەکان دیاری ئەەکەم بەڕاستی لە ئێستا مەشقدانەوە ئاسان نییە بەڵام بازە کار ئاسانیش کراوە وەکو ئەوەی کە لە سوۆشیال میدیا هێوانە ئێمە ڕاهێنەرەکانمان هەمویان ئەزمونێکی باشیان هەیە شادەی تەدریبدانیان هەیە ئەوانە زۆر گرنگن بۆ ئێمە لە ئێستا سیستەمێک هەیە کە بۆ نمونە هەمومان سیستەمی ئەم وەکو ئەکادیمیەکانی ناوچەکەمان و دەرەوەشە ئەوش بۆ هەفتەی 2 تەمرینمان هەیە بەڵام بەرکاتی داوام و مەکتەبەکانە ئێمە بەڕاستی دروست قوتابخانەکەمان پەروەردە وەرزشە پێش وەرزشەکە پەروەردەکەمان بژاردو ئەبێ وەرزشەکە پەروەردەکە لە ئێستادا بۆ نمونە تەمرینەکانمان کەمەکەینەوە کە دەوام هەیە بەڵام لە کاتی هاوینانە تەمرینەکانمان زۆر دەکەین کەمترین تەمرینمان هەفتەی 2 تەمرینە ئەکەین بە 3 تەمرین پێویست کاکەین بە 4 لە کاتی دەورە بتوڵەکانە
دەوامی ژەبێت ئەی گونجێنی لە بەرەوەی ئامادە بن بۆ دەور بتوڵانی کە بەشداریان کردو زۆر زۆر باشە سەرکەوتۆ بن ئینشەڵا گەورەترین ئاستان کە ڕوبەڕووی ئێوە بێتەوە لە قوتابخانە کە ئەگەر نەبوون یاریگا بێت ئەگەر لە کەمی پێداویستی بێت یاخودە بابەتێکی تر بێت ئێوە هیچ ڕوبەڕووی ئاستەکان نابنەوە ئێمە سپاس بۆ خۆلانی تاکە فێرگەمی کە زۆر بەکەمی ئاستەگمان بۆ دروستە بێت چکە بازە شتەیە فراهەمە لە قوتابخانە ئەویش هەمووی گەڕێتەوە بۆ گەورەی بەڕێز کاگاسۆ یەکێک لەوانە ئێمە کە بڵێن کێشەمان توش بێت لەوانەیە کە قۆناغێکمان هەبێت چەند مناڵێکی زیاتر بێن بۆ لامان ئێمە نتوانین دەست بە ڕویانە بنین ئێمە نتوانین لە بەرەوەی مناڵی هەڵەبجن و مناڵی ئەم خەڵکەن و کە سوکاری خۆمانن هەمویان ئەوەیە کە تۆزە زۆر ئەبن قۆناغەکەمەنا لە ڕووی یاریگا و پێداویستی و ڕایەنەر و ساحەوانە و سپاس بۆخواش کێشێکمان نییە بەڕێز دووکە یاریگامان هەیە سەر بە گروپی کۆمپانیەکانی هەڵەبجەن ئەوی شەر بەڕێز کاگاسوێ شنیرێ و ئەشکەوەڵ هەردووچیان لە خزمەتیان قوتابخانایە ئێمە کێشەمان لە شتێکانی بەس لەوایە کە بۆ نمونە قۆناغێکمان ئێمە 20 ئەبێ وەرگین پەیڕەوەکەمان وایە لە بەرەو تواناکەمان ئەو دەربێ ئەتوانێت یەک 20 نەفەری وەرگێ ناتوانێت پەنجای لابێ لەوانەیە لەو کاتاکە قوتابخانەکە حەزەکە بێت وەلای ئێمە لە سی تێپەڕکە لە ئەوانە تێپەرکە تۆزەوە بێتە کێشەی ترێمە بێ خەمێکی بخۆین و بەسمە پێشتر براکەمم هێنا ئەستەمەشەڵا گەورە بۆ کاتە ئاستی 2012ەکە کە هێنم بۆ لێ مامۆستا ڕێباز ئێوە پێشتر تەمرینیان پێەکەن و باشترینیان هەڵابژێرن ئەوەش هەیە لە قوتابخانە خۆی عادەتەن نەک هەر براکەی بەڕێزن ئێمە ڕاهێنەر لێ هەرێک ڕاهێنەری سەرپەشتیم وەرگرتنی یاریزانە ناکا بگرە زۆر جار دوانسانێکمان خۆم تیان بۆ نمونە یان کاک ئارامیان ئەوەی بۆ قۆناخی کاگریواز بۆ نمونە بڵین ئێمە مناڵێک دێت بۆ نمونە 3 تەمرین 4 تەمرین مانجێک نێدەینە ئیدامێنێ لەگەڵمان نابێت بێت و بڕە زۆر جارێکێن بە 2 مانجیش لەبەر بداین ئەم مناڵە بەهرە و توانای تاقی حەزی بەمەیە هیچێکی تیا تو دروستە بێ ئەمە هەوڵی لەگەڵا بین بارەکەی تیادۆزنێ ئێمە لە سەدا دەی تیا بێت کە ئەوەی کە بزانین بەهری تیا و قاچی باشە و جوڵی باشەوانە خۆمان دەستبەرداری ناوین بەڕاستی بەڵام هەیشە لەوانەیە زۆر درەنگ هاتبێ بۆ مثلا دوانزەکان کە بەڕێز باسیەکەی دوانزەکان نزیکی 6 ساڵە لای ئێمن ئێم 6 ساڵە هەفتەی یەک تەمرینشی کرد بێسا لە سەدا هەفتا باشە مناڵە هەموو مواصفاتێکتیا زانێت تۆپ چیە چۆن مامەڵەگە تۆپکە بەڵام تۆ لەو لاوە بۆ منە برازایشی من دێت ئێستا ینی 6 ساڵ لە دوای ئەمانەوەیە ئەمە تۆزێبێتە کێشە بوومان ئەمە هیچ مناڵێک دەست بە هیچ مناڵێکەوە نانین بەڕاستی قەتیش دەست بە هیچ مناڵ نانین بەڵام ئەوەیە تۆزێ ئەبێ ئەو باوکەش لێمە تێبگات لەبەر خۆیت ئەو مناڵە بێتە لای ئێمە لەوانەیە خراپ بڕوخێت لەبەر ئەوی چانیتیا باشتر ئەو یاری پێ ناگرێت کەمتر تۆزێ لە ڕووی دەرونی خراپ ببووی زۆر باشە مامۆستای و پوینتیتان هەیە لەگەڵیانە نەخۆیەکان وێنەکانی داریشەوە ئانی بتوانن یاریزانیان بۆ پێ بکەین و بۆیان بنێرن ئێمە ئامان جێم قوتابخانەیە بەڕاستی هەر لە سەرەتاوە پێم وتیت ئێمە تا 16 ساڵ لای ئێمە بەرنامە پرۆگرامی ئەمە قوتابخانەیە ئەوە نییە مناڵەکان پەروەردە بکەین و دوایی بین بە نادیەک بە مەبلەغی پارەیان بۆ تیپێکی میلی گەورە بکەین نا ئێمە بەرنامە پرۆگرامی ئەمەیە کە بەڕێز کاگازە ئەم دامەکات تا 16 ساڵ لای ئێمە 16 ساڵ ئێمە دوای 16 ساڵ تەسلیمی یەکەین یەک بەنادەکانی شارەکانی خۆمان چەند جیلێکمان تەسلیم کردو یەکێک ئەتوانین یەکەم نادی هەڵەبجەیە وەکو نادی دایک وایە دووەم نادی پەیامی هەڵەبجە ئێستا هەر ناو شارەکەمانە سیروانی شارە زوو هەڵەبجە بڵین سا بۆ سیوانی هەڵەبجە لەگەڵ نادی خۆڕا ئەم چوارە ئەفزەڵێتن لای ئێمە چی هاوکاریە چ پێداویستێکمان هەبێت لەگەڵ یەکە چیان پێویست بێ ئێمە بێت ئێمە لە خزمەتیانین بەڵام لەش ناشارمەوە بەعزە مناڵ هەیە بە مۆهیبەی باشە بارەی باشە تمحی زیاترە ئێستا ئێمە لە پارەوە یاریزانمان هەیە لە خولی ئێستێرەکانی عراق یاریەکان لە سلێمانی نادی پێشمەرگە هەمان بۆ لە نەورۆزە ئێستا هەمانە لە سیروانی نوێ تمحێکی گەی هەیە بەهرێکی باشتری هەیە حەزی بەوەی باوکو دایکەکە خەمێکی زیاتریە خۆن باوکو دایکی لەوانی ڕازی تر بن بەدەمیەوە بچن لەوانەیە مناڵەکانی کەش هەمان بەرتیا بەڵام داعمکردنی ماڵ و باوکو دایک بەڕاستی زۆر زەرورە بەڵێ کۆنتاکێکی زۆر باشمان هەیە لە ئێستا پەلمان هاشت و بۆ دەرەوەی وڵاتیش کەمە بتوانین ئیسفادەی لێ بکەین و یاریزانێکمان ببینینەوە لە دەرەوەی هەرێم کاتە بەهر لەگەڵ ئەم پرسیارە بەیەکەوە دەمجانکەم بەشداری چەند بتوڵی هەم ناخۆی چکم کارشالێکەکانتان ئەبینم هەم بتوڵی دەرەوەتان کردووە یان یاریزانەکانتان بنێرنە دەرەوە وەکو خۆت باست کرد کۆمەڵێک لە یاریزانەکانتان لە وڵاتی ئیسپانیان و پێم وایستە گەڕاونەتەوە ئەگەر باسێکی بابەتم بۆ بکەین ئێمە بەڕاستی بتوڵە زۆر بەشداریمان کردو
بطولەیەکە ڕسمی بێ و هەچ بطولەی ڕسمی بێت لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە ئێمە سواز بە خواتوانین مشارەکە بکەین. نەتیجەشمان زۆر باش بووە. ساڵی 2009 لە هەموو کورسان دووەمی و کورسان بووین، ئەوەی اتحادی تۆپی کورسان دەورەکە کردوێتەوە، لە دوای ئەوەی اتحاد دەورەی نەکردوێتەوە بەداخەوە اتحاد تۆپی کورسان، بەڵام اتحادی سلێمانی بڵێن یەکێتی تۆپی سلێمانی عێراق ئێستاکەەوە دو ساڵات و لیژنەی فێرگەکانی دروست کردووە، سێ دەورەی کردوێتەوە. لەم سێ دەورایمە هەرسێکیان بەشداریمان کردو، یەکێکیان دووەم بووین لەسەر ئاسی 2016 لە 40 فێرگە، دووەمیان لە سەر ئاستی پارێزگای هەڵەبجە و سلێمانی و دەوروبەری بۆ 40 فێرگێکی بۆ ئاسی 2012 ئەویش هەمە ئەم یاریانە بە دەوریە، دوای 12 یاری بێت دۆڕان سواز بەخوا یەکەمی هەمووی بووین لە ئاسی 2012. ئێستاش حالێن لە ئاسی 2014یان کردوێتەوە، هەر بەشدارین سیاریمان ئەنجام داوە، هێشتا لە سەرەتای دەورەکەیان. ئێمە ینی لە ناو شاری هەڵەبجەش اتحادی هەڵەبجە دەورەی کردوێتەوە، بەشداریمان کردو، هەموو دەورەکان یەکەم بووین سواز بەخوا، یەک دەوریان نەبێ، دووەم بووین، ئەترەوانێکی هەموو یەکەم بووین. چەندەها دەوری لاوەکیش هەیە بۆ نمونە شخصێکی کاتەوە، کەسایەتێکی کاتەوە، کۆمپانیاگەی کاتەوە، ئەمە بەشداری سواز بەخوا لە هەمویان نەتیجەوان هەیە، ئاستەکان باشن، ناتوانم بڵێم ئەوەنە دەورە لە دەورەی دەرەیشەوە سواز بخوا. ئێمە لە پارەوە چەند داوەتنامەیەکمان بۆ دێ بۆ منە لە فەڕەنسا بماناتوە، لە دوبەی بماناتوە، لە تورکیا. ئێمە سەر و خۆمان هەیە کە پێڵێن هەڵەبجە گروپ سەرپەرشتیارێکمان هەیە، لێرەوەجێ خۆشێتی دەستخۆشیان لێ بکەم کە پێشتر مامۆستامان بووە زۆری لاگۆی سەشەرێک و برایشی گەورە لەگەڵمانە لە هەڵەبجە، ئێستا مامۆستا فوادە لە سلێمانیەوە بەڕاستی مانوو یەکەین مانومان کردووە لەگەڵ چەند کەسایەتێک لە هەڵەبجە گروپ، هەمیشە دەستی پێمانوێ، کاک فەهمیە، کاک دکتۆر ئاکامە، بە تایبەت مامۆستا فواد. ئێستا تموحمان هەیە پەلباین بۆ دەرەوە، پار ئۆڤەرێکمان باد لەگەڵ فێرگەی FFA سلێمانی کە داوای لێکردین چەند یاریزان، ئێمە تیپەکانمان باشە، یاریزانێکی زۆریان بینێ کە بۆ وڵاتی ئیسپانیا بەتوڵێکی باشەیە لێ و با بەشداریکەن بۆ مشارەکە. دوای گۆڕینەوەی بیر و ڕاو باوکەکانمان بان کرد، چکەم ئەم داوەتنامەیە بۆ قوتابخانەکە نهات بوو، بۆ قوتابخانەش کاتوی ئێمە هاوکاری و قوتابخانەمان کرد بەسراحەت، ئێمە نەمانتوانی بڵێن تێچۆکەی کاگاسۆ بیگرێتە، چونکە 8 منداڵ بوون، مناڵی زۆرمان لایە، ئینشاڵڵا پلانی هەیە خۆی قۆناغەکان بنێرێتەوە. بەشداریمان کرد لە وڵاتی ئیسپانیا بە دوو ئەست، چواریان 2014 و چواریان 2012 بتوڵێکی زۆر بەناوبانگ بوو، نزیکی 40 وڵات بەشدار بوو، تەجروبەیەکی زۆر باش بوو بۆیان، زۆریان ئاسی زۆر باشیان پێشکەشکەرێکیان هەڵبژێرا، ناوی بۆ یەکەم جار لە عێراق و کوردستانە تۆمار کرد لە خولی ئیسپانی لە لالیگا سواسەکەم لە پلە دوویە وڵاتە، یعنی دوێنێ گەڕایەوە عەلەمی کوردستان، ئەویش بەبوونەی سەلامەت، بەبوونەوەی کە فیزەکەی تیان نامێنێ، بەڵام بۆ ساڵی داهاتوو هەمویان ئامادە نەمانە، چکە عەقدی ئەم بەتایبەت کاکە دیاکۆ عەقدی هەیە، دڵنیام لەوە یاریزانەکانی کەیش بەڵاnkرێنەوە لە مانگی حەوتیش قەرار و لە مانگی 11 و 12شە ئینشەڵڵا ئێمە چیمان پێ بکرێ بۆیان بۆیانەکەین. سەرکەوتوو بن بە من لێرە پرسیارێک دەربارەی ئەو یاریزانە کەم و جارێکی تر پیرۆزە تاپان ئەڕواتە دەرەوە، ینی ئەڕوات لە پلە دووی ئیسپانیا یاری ئەکاد و دایک و باوکەکە ڕێگەی ئێن چۆن هاوکاری ئەبن قسەتان لەگەڵ کردوون؟ وڵاهی سواز بۆ خۆ ئەمە گرنگە بەڕاستی یاریزانێک لە ناو پارێزگای هەڵەبجەوە لەسەر ئاستی کوردستان و عێراقیش بچێتە وڵاتی ئیسپانیا و لێ یاری بکات. وڵی ئەم هەشت ناڵی کە چوونە دەرەوە بەڕاستی پێشمە بێ سپاسی دایک و باوکان کە چکە بەڕاستی ئەوان دەستیان خۆش زۆر زۆر گرنگە بەتێچوو بە مانوبوون هەمویان خۆیان بوون، ئێمە وەنەی لە توانەمانە بوو بێلوانێ بە قسەیەکی خێر بە شتێک بە ئیداریەکان لەگەڵیانە بووین، بەڵام دووبارە سپاسیانەکەی کە هاوکاری مناڵەکانیان بوون و خەمێکیان خواردن تێچووی پارێشیە بوو سەڵفیان کرد بۆیان. بەڵێ بەدڵنیایەوە باوکەکان زۆر باشن بۆیان ئیجازیاوە کە پێشیان خۆشە بەدڵنیایەوە مناڵە بەڵێ لە خولی پلە دوو بۆ ئاستە تەمەنیەکان لەوێ ئاستە تەمەنیەکانیان هەیە، چۆن لە عێراقە بە 2 ساڵ هەیە لەوێش هەیە، بۆ یەکەم جار لە خولی پلە دووی وڵاتی یاریان کرد تا ڕۆژی شەمە ئاخیر یاریان بوو، سیاریان ماوە نادیەکە، بەڵام ئەمان بەبوونەوەی فیزەکان کەم بوو تیانەما بوو هاتوونەتەوە یاوێ فیزەکان بۆ تازەکەنەوە یا بۆ ساڵی دااتوشکە دەوری تەواو بێ لەوێش لە ئاخیری دەوریایە. زۆر باشە لەشتان ساخ بێت. ئەمەوێت پرسیارێکی دیکە بکەم، پلان و خەونی فێرگەی چۆپیپێی ئاسۆ چێ بۆ داهاتوو؟ ئێواتانوێت هەر لە ئاستەیە بمێنەوە یاخود ئەتانێت ببن بە ئەکادیمیایەکی نێودەوڵەتی ئەو کاتە لە بەروی ئێوە یاریزان بنێرێتەوە بەڵکو لە دەرەوە یاریزان بێتە ئێرە؟ بەڕاستی پلان و خەونی داهاتووی ئێمە پلانمان تەنها خزمەتکردنی مناڵێم پارێزگای بەسەراحەت،
ئێمە مناڵمان هەیە لە سیروان و باوکەکە هەموو ڕۆژێک بۆ تەمرین دێنێتی بەڕاستی جێی دەستخۆشیە لە لادیەکانەوە دێننی لە ئەولادیانی دەوروەری پارێزگای هەڵەبجە چەنە هەموو قۆناغەکانمان تیا بوو لە دەرەوەی لە خوڕماڵەوەاتۆ لە سیروانەوە ئێمە تاکە ئامان جێم قوتابخانەوەی کە بەڕێز کاگاسۆ کردوێتی و سەرپەرشتێکە تەنها گرنگدانە بە مناڵەکان بتوان لە چوارچەوەی یاریگایەکە قەتیسیانکەین دوورکەونە لە بەعاسشتەمە ئەمە ئەمانجەکەی بەڵام بۆ پلان بۆ داهاتوو بەڕاستی خەونی کێچکار گەورەمان هەیە ئێمە کە لەویان بەڕاستی هەر بۆ ناوەسین کە هەر لە لۆکاڵەکان بین بەڕاستی ئەمە هەنگاومان ناوە لێک تێگەشتن بێ لەگەڵ نادەکانی دەرەوە ئایا سپۆنسەریکردنی بێ و تێچوویەکی هەبێت کە بێکەوە لێرە بە ناوێکی بۆ نمونە نادێکی دەرەوە لە پلانین خۆی بەڕێوەبەری ئەم قوتابخانە کە سەرپەرشتیاری گشتەکەی ئامانجەکەی ئەوەیە کە مناڵێکی هەڵەبجە لە دەرەوە بینێتەوە ئینشاءالله و کارتان بۆ کردو و تاخیر کە بەرهەمەکەی ئەبینی لەشتان ساغ بێت ئەتەقسی لەسەر بکەین قسە هەڵ ئەگرێت و ئێوەش بە گومان کار و چالاکی باشترتانە بێ لە داهاتوو ئێمەش لە داهاتوو گەینەوە هەر خزمەتتان لەش ساغ بێت ئەمڕۆمانومان کردیت بە هیوای ئەوەی بەردەوام خەرمانتان بەرەکەت بێت و ئێمەش ئامانجەکانتان ببینین سپاسەکەم دووبارە سپاس بۆ ڕادیۆ جوانەکەی شارە زۆر بینەران و بیسەرانیش زۆر سپاس دەکەم بەخێر بێ سەر چاو بینەران و بیستەرانی ڕادیۆی شارە زۆر بەرنامێکی دیکە ڕێگام پێشکەشکردن تا بەرنامێکی دیکە بەخۆی گەورتان سپێرم خواتان لەگەڵ بێت